بە میوانداری بەڕێز محەممەد ئەمین پێنجوێنی چاودێری سیاسی گفتوگۆ لەسەر ساڵیەتی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پارتی یەکێکەکانی کوردستان و پرۆسەی سیاسی و ئاشتی لە تورکیا دەکەین. سڵاوت لێبێت، پلانی دەستگیرکردنی ئۆجەلان چۆن بوو؟ وردەکاری پلانەکە نێودەوڵەتی بوو یاخود بەتەنها تورکیا ڕۆڵی سەرەکی لەم پرۆسەیەدا بینیوە؟ دەستگیرکردنی بەڕێز ئۆجەلان پیلانێکی نێودەوڵەتی بوو بە سەرکردایەتی CIA ئەمریکی و هاوکاری موساتی ئیسرائیلی و میتی تورکی حتا دەستگای ئیستیخباراتی ئەڵمانیا و ئینگلتەرەش بەشدار بوون، چونکە بڕیاریاندا بوو ئەو وڵاتانەی کە نەیاری پەکەکە بوون کە دۆستی تورکیا بوون ئەو وەختە هەمویان کە پەکەکەیان بە خەتەر ئەزانی لەسەر سیاسەتی ئیمپریالیزمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئەو وڵاتانە بڕیاریاندا کە پەکەکە بگیرێ. وردەکاری ئەوە زۆرە، ئێستا ناتوانین لە بەرنمەیەکی وە هەمووی باسکەین، بەڵام ئەوەی کە لەم دواییە ڕوون بووەوە و من شخصیان زانیم، وەزیری دەرەوەی یۆنان کە دۆستی پەکەکە بوو کە پەکەکە لەوێ بارەگای هەبوو، مقڕاتی هەبوو، شوێنی تەدریب و مەشقکردنی چەکدارەکانی هەبوو و 12-13 ساڵ حکومەتی یۆنان پشتگیری حرەکەی پەکەکەی کردووە بە ئاشکرا و بەنهێنی. وەزیری دەرەوەی ئەو وەختەی یۆنان لەگەڵ CIA ڕێکەوتن مقابلی مەبلەغێکی زۆر پارە توانیان ئەو پیلانە ڕێک بخەن کە بەڕێز ئۆجەلان بنێرن بۆ کینیا، چونکە پێش ئەوە ئۆجەلان لەلایەن ماندێلاوە نامەی بۆ هات کە ئەگەر بێت و بچێ بۆ جنوبی ئەفریقیا، بۆ باشووری ئەفریقیا، ئەوان ئامادەن لەوێ داڵدەی بدەن و ئیشوکاری خۆشی بکە. بەڕێز ئۆجەلان داوای لە حکومەتی یۆنان کردبوو کە ئەیەوێ بچێ بۆ یۆنان، بچێ بۆ جنوبی ئەفریقیا بۆ لای ماندێلا، و نامەکەی ماندەلایشی پیشانی هەندێک لەو کاربەدەستانەدا بوو. ئیتر ئەوە بوو تاوەکو پیلانەکەیان CIA و مۆساد ئەو پیلانەیان ڕێخست، بەڕێز ئۆجەلان لە گەڕانا بوو، چووە رووسیا، لە رووسیاوە هاتەوە ئیتالیا، لە ئیتالیاوە ویستی خۆی بچێ بۆ هۆڵەندا، لە لاهای خۆی تەسلیمی مەحکەمەی دووەلی بکە، ئەوەش بە ئیستیشارەی هەندێک لە مەحامیەکانی ئەو ڕێگەیان بۆ دانا. ئەوە بوو هۆڵەندە ڕێگەی نەیە تایارەکەی بنیشێتەوە، وەلحاصڵ گەڕایەوە بۆ یۆنان. لە یۆنانیەکان وتیان ئێمە لێرەوە ناتوانین یەکسەر بنێرین بۆ باشووری ئەفریقیا، ئەتوانین بچیتە وڵاتێکی ئەفریقی، ناردیانە کینیا و پیلانەکە لەویا ئیتر هەموو ڕێکیان خست، ناردیانە کینیا و ماوەیەکی زۆر لە ماڵی سەفیری یۆنان بوو لە کینیا، هەر لە باڵوێزخانەکە و لە سەفارەت و لە ماڵی زەفیریش بوو، تا پیلانەکەیان ڕێکخست و بەو شێوە سواری سیارەیان کرد کە عەلاساس ئایبەن بۆ مەتار و لەوێ ئەچێ بۆ جنوبی ئەفریقا. لە ڕێگە گۆڕانکاری لە ماشینەکەی کرا و بردیان خستیانە تایارەیەک کە بردیان بۆ تەسلیمی حکومەتی تورکیان کرد. پیلانەکە ئاوا بوو. ئەمریکا بە CIA دەستگای ئیستیخباراتی ئەمریکی سەرپەرشتی پرۆسەکەی کردووە. ئەمریکا قازانجی چی بوو لەم پرۆسەیەدا؟ بەڵێ ڕاستە. بەڵێ، قازانجی ئەمریکا چی بوو لەو خۆناغەدا؟ قازانجی ئەمریکا حرەکەی پەکەکە
وەکو حرەکەیەک کە لە هەموو کوردستان و لە زۆر وڵاتانی ئەو وڵاتانەی کە کوردی لێیە ئەو شوێنانەی کوردی لێیە هەیە ڕێکخراوێکی چەپە ئەوان حرەکەی پەکەکەیان بەخەتەر بۆ سەر سیاسەتی ئیمپریالیزم و نیۆ ئیمپریالیزم لە قەڵەم ئەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر ئەوە جگە لەمە تورکیا ئەندامی ناتۆیە تورکیا دۆستێکی دێرین و قەدیمی ئەمریکایە و ئەمریکاش یارمەتی و پشتگیری و هێزی عسکەری ئەمریکا و قاعدەی ئەنجەرلیکی ئەمریکا لە تورکیایە هەموو وەختێک ئەمریکیەکان پارێزگاریان لە سیستەمی تورکیا کردووە لە سیاسەتی تورکیا کردووە و ئەو قازانجەی ئەوان لەوا بوو کە حکومەتی تورکیا بۆ شێوەیە کە ئەو وەختە هەبوو بمێنێتەوە بۆیە ئەو پیلانیان ڕێخست و دەوریان هەبوو لەگەڵ مۆساد کە بەڕێز ئۆجەلان بگرن و تەسلیمی تورکیای بکەن. بەڕێز محەممەد ئەمین ڕەوشی تەندروستی و مرۆیی ئۆجەلان لە زیندان لە چیدا لێ سادا بەڕێ ئێوە ئایندی ئۆجەلان چی دەبێت ئازادبوونە یاخود مردنە لە زینداندا بەم شێوەی ئێستایی؟ هەموو ئەگەرێک هەیە بەڵام ئەوە تقریبان زیاتر لە 2 ساڵە خۆتان نەزانن ئەمبارگۆی لەسرە کەس نابینێ نە ئەندامی خێزان نە پارێزەرەکانی نە کەسی تر و ئەو قسانەیشی کە لە دەستگای استیخباراتی دەوڵەتی تورکیاوە دێتە دەرێ بە هەر شێوەیەک بێ بە چاک بێ بەخرابێ جێگەی باوەڕ نییە چونکە ئەوە 2 ساڵ و زیاتریشە کەسێک نەیبینیوە و بە قەناعەتی من تا ئێستا نازانن ڕەوشی تەندروستی و ڕەوشی تەندروستی ئەو لە چۆنە و لە چیدایە لەبەرەوە کەس نەیبینیەوە و دەنگی ئەو نەگەشتوەتە دەرەوە. زۆر باشە سەبارەت بە پرۆسەی ئاشتی لە نێوان پەکەکە و حکوومەتی تورکیا بەکوێ گەیشتووە بۆچی پرۆسەکە شکستی هێنا و قۆناغی شەڕ دەستی پێکردەوە بەڕای بەڕێستان هۆکارەکانی دەستپێکردنەوەی شەڕ خەتابار کامێک لەم دوولانە بوون پارتی کرێکارانی کوردستان بوو یاخود ئەم پشتیوانی کە لە قۆناغیدا تورکیا لە دەوروبەری خۆی دەیبینێت؟ پرۆسەی ئاشتی هەموو زانن و چەند جاریش باس کراوە کە من لە بیدایەتەوە لە سەرەتاوە ئاگام لێیە پرۆسەی ئاشتی و هەموو وەختێکیش بەڕێز ئۆجەلان ئەو وەختەی کە محامیەکانە چوون بۆ لای دوای ئەوەیش کە هەدەب و بەڕێز ئەحمەد تورک و سەلاحەدین دەمرتاش و ئەو هەیئەتە ئەچوون بۆ لای هەموو وەختێک دووپاتی کردوتەوە کە ئەوان ئامادەن ئەم مشکیلەیە و پرۆبڵێمی کورد لە تورکیا لە ڕێگەی دیالۆگ و بە ئاشتی چارەسەر بکەن لەبەر ئەوە هەموو شتەکان لە دەستی تورکیا بوو گەیشتە ئەوە خۆتان نەزانن لە پرۆسەی ئاشتی ئەو 4-5 ساڵەی کە پرۆسەی ئاشتی دەستی پێکرد و هەتا ئاخر کات کە تێکدرا حکومەتی تورکیا وەکو دەوڵەت ئیسفادەی کرد توانی نەیارەکانی خۆی لە ناو جێیشە لە ناو ببا یا دەریان کە یا بێدەسەڵاتیان بکە توانی لەگەڵ ئەو حیزبانەی کە نەیاری ئاک پارتین دەستی خۆی لە ناویانە بڵاو کاتەوە پشوویەکیدا ئابووری تورکیا بژایەوە حکوومەتی تورکیا توانی قەرزەکانی تا ڕادەیەکی زۆر بداتەوە بۆ دەوڵەتانە بە سندوقی نەقدی دووەلی و بە مەقابلی ئەمەش کورد قازانجی کرد کورد توانی لە هەڵبژاردنێکی تا ڕادەیەکی زۆر شەفاف و سربەستە 80 ئەندامی کورد هەدا چالاگوانی ئاشتیخواز و کوردپەروەر بخاتە پەرلەمانی تورکیاوە ئەمەش پێشکەوتنێکی گەورە بوو بۆ کورد و توانی ڕێخستن و سیاسەتی پەکەکە لە هەموو تورکیا کە حەساری لەسەر بوو بڵاو بێتەوە و توانی علاقەت
ڕۆڵێکی باش بلیزێ و ڕۆڵێک باشە. بێنێتە مەدان کە لەگەڵ دەوڵەتانی دنیا علااقەتێکی دیپلۆماسی دروست بکە ئەمانە قازانج بوو باش. بەڵا گەیشتە ئەوەی کە لە دۆڵمە باخچەلی دۆڵمە باخچە بەیانێکی ڕسمی بە ناوی پەکەکە و عەبدوڵڵا ئۆجەلان و بە ناوی دەوڵەتی تورکی و بەڕێز ئەردۆگانەوە خوێنرایەوە بەڵام کە حکوومەتی تورکیا زانی پەکەکە گەشەی کرد بڵاو بووە میلەت لە دەوری خۆی کۆکاتەوە ئەنجا کەوتە پیلاندانان بۆ تێکدانی پرۆسەی ئاشتی و بەو شێوەیە کە بینیمان پرۆسەی ئاشتی تێکدا. بەشێک لە چاودێران هەدەف لە تورکیا بە تاوانبار لە تێکشانی پرۆسەی ئاشتی دەبینن بەو پێی کە هەشتا پەرلەمانتاریان ناردا پەرلەمانی تورکیا جۆرێک لە غروری سیاسی باز دەکەن ئەوانی گرت ئامادە نەبوون حکومەت لەگەڵ ئەردۆگان پێک بهێنن. سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ زۆر بە کورتی سپاس دەکەم. ئەوان هەدەف ڕۆڵی ئەساسی بینی لە پرۆسەی ئاشتیە و ئامادەش بوو لەگەڵ حکوومەتە بکەونە جددی بۆ پێکەینانی حکوومەت بە حکوومەت دوو وەزیری بۆ تەشخیصکردن وەزیرێکیان تاعین کرد وەزیرەکەی تریان این کرد وەزیرەکەی تر پاشگەز بوونەوە ئیتر لەوەوە حکوومەت کەوت لە پیلاندانان بۆ تێکدانی پرۆسەی ئاشتی و ئیستیخباراتی دەوڵەتی تورک و حیزبی مەهەپە و نەژاد پەرستەکانی تورک ڕۆڵێکی ئەساسیان بینی لە تێکدانی ئەو پرۆسەیە. بەڕێز محەممەد ئەمین پێنجوێنی چاودێری سیاسی سوپاس بۆم دەرفەتەی بەڕێستان.